واڵگمت لە تەمەنی 17 ساڵاندا دەستی چەپی و بەشێک لە باڵی لە شۆرتێکی کارەبادا لە دەستدا. ناوبراو یەکێکە لە کۆی ئەو حەوت کەم ئەندامانی لە زانکۆی یوتا دەستی ڕۆبۆتی ناساو بە لوک تاقی دەکەنەوە کە بەهۆیەوە ڕێگە بەو کەسانە دەدات مێشکیان بەکاربێنن بۆ ئەنجامدانی کاری هەستیار وەک هەڵگرتنی هێلکە و دانانەوەی. دەستی ڕۆبۆتی وا بۆ 15 ساڵە گەشەی پێدەدرێت. نوێترین دیزاینی بە دەمارەکانی ژێر مەچەکەوە دەبەستێت ئەوەی زانیاریەکان دەگەیەنێتە مێشک بۆ ئەوەی هەست بە شتەکان بکات و بەوەش ڕێگە بە کەسەکە دەدات بزانێت کە گرتنی شتێک چەند سەختە. جا لێکردنەوەی دەنکەترەیەک بێت یان تەوقە لەگەڵ هاوسەرەکانیان بکەن. زانایان لە زانکۆی ETH لە سویسرا سیستمێکیان بەرەمێناوە کە یارمەتی ئەو کەسانە دەدات توانای جوڵە پێکردنی ئۆتۆمبیل لە گەمەکانی ڤیددیۆدا بەکاربێنن. من هەوڵ دەدەم دەست و پەنجەکانم لە ڕێی مێشکمەوە بجوڵێنم. جا هەر بۆیە دەبێت زۆر بە ئاگا و وریا بم. دوایە ڕووداوێک تووشی ئەفلیجی بوو بەشداری لە تاقیکردنەوەیکی مێشکی کۆمپیوتەریدا دەکات بۆ لێخوڕینی ئۆتۆمبیلی پێشبڕکێ. پەیوەندیکردن لە نێوان مێشکم و پەنجەکانم چیتر نەماوە. من هەوڵ دەدەم بە مێشکم پەنجەکانم بجوڵێنم. جا ئەوەش پێویستی بە وریابوونێکی زۆر هەیە. وێنەی جوڵاندنی دەستی چەپی ئۆتۆمبیلەکە بەلای چەپدا دەسوڕێتەوە و بە بیرکردنەوە لە دەستی ڕاستیشی ئۆتۆمبیلەکە بەلای ڕاستدا دەسوڕێنێت و بە هەردوو دەستیشی ئۆتۆمبیلەکە بۆ پێشەوە دەبات. ئەو فەرمانانە لە ڕێی جەمسەری کارەباییەوە کە بەسەری کەسەکەەوە بەسراوە دەگوێزێنەوە. ئەوەی پێویستمانەوە بۆ سەر و سەوداکردن لەگەڵ مێشکێکی کۆمپیوتەری ئەمپلیفایەرێکە کە کڵاوێکە و جەمسەری کارەبایی پێوەیە و پێوەری ئاماژەکانی مێشکە. ئاماژەکانی مێشک زۆر بچووکن، هاوکات جوڵی ماسوولکە ئاماژەی زۆر بەهێزن. جا هەر بۆیە دەبێت دڵنیابین لە جیاکردنەوەی جوڵەی ماسوولکە و ئەوەشی دەمێنێتەوە ئاماژەی مێشکن. ساموئێل کونز بەشداری لە کۆنتڕۆڵکردنی مێشکدا دەکات بۆ ئەوەی بتوانێت ساڵی داهاتوو بەشداری لە پاڵەوانێتیەکی تایبەتدا بکات ئەوەی پێی دەگوترێت سایبەتلۆن تێیدا کەسانی کەم ئەندامی جەستەیی پێشبڕکێی یەکتری دەکەن و ئەم دەستە دروستکراوە بەکاردەهێنن. گەورەترین ئاسەنگی ئەم تەکنۆلۆژیایە زانینی ئاماژە ئاڵۆزەکانی مێشکە و بۆ ئەوەش سێنسەر بەکاردەهێنرێت.